حاڵەت مەسەرەن سەری چای مناڵەکەکەن چایەکی گەورەترە لە چاوکەیتی چایکی تۆزە ڕەشە ناوبیر بلی چاوی سپیە مەسەرەن ئەوە ئاوی سپی هەیە لە مناڵانە چاوی خێلە سەیری چاوی دایکەکە ناکە سەی دەموچوی دایکەکە ناکە لە کاتی شیردانە یەکێک ئەڕوا شتێکی ملەوەنی پیشانەی دوای ناکەوێت سیرەکەی زۆر دواو ناکەوێت شتێکی بۆکەی پێ ناکەنێت لە بەروی نبینێ ئەمە کێشێکی ترە ئەمە بە زووترین کات بە زووترین کات ببێ بۆ لای پزیشکی پسپۆڕ ئەلەمایە کە مناڵەکە سەیری دایکی ناکە یان تەرکیز ناکە ئاوا تەماشا ناکە چۆن جێ بکەینەوە بەتایبەت لە مناڵ زۆر بچووکامە ئۆتیزمە یان چاوە کێشەکە لێرە دوو هۆکاری هەیە هۆکارێک هەیە چاوەکەیە هۆکارێک هەیە نەخۆشی ترە یا ئۆتیزمە یا گەشەکردنە یعنی هەنێ ئۆکار هەیە لە مێشکی مناڵەکە لە دەماری مناڵەکە ئەمانە گەشەکردە عادەتەن ئەمە دایمەن باسێکم لەم تەمەنە بۆی بزانی کێشەکە بینینە لە ناو چاوەکە یا لە ناو مێشکات یا نەخۆشیەکی جەستەیە ئەبێ وەکو تیم پزیشکی مناڵان لەگە پزیشکی چاوە وەکو تیم بۆی جای کەنەوە کامیان و هۆکارەکە چێ ئەوجا بەپێی ئەوە چارەسەر بکەین لە زانستی پزیشکیە وەکو کارەکەی ئێوە بە شێوشی گشتی ئەوانی کە لەخوا 4 ساڵەوەن بە مناڵ حسابەکرێن ئەگەر چی ئەزام لە مەدرسە بۆ مەدرسە لە قوتابخانە بۆ قوتابخانە جیاوازی هەنێکیان 16 هەنێکیان 18 بەڵام بە گشتی کۆکین لەسەروی کە لەخوا 4 ساڵەوە مناڵە لەسەر 4 ساڵەوە گەنجە یان مراهقیان هەرچیشی کە ناوانن وا باشترە کە ئەمە زۆر بڕوونی تێبگەم لەخوا 4 ساڵەوە کلیلی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی چاو لە مناڵانە پزیشکی پسپۆڕی مناڵانە اینجا پزیشکی چاوە یان پشکنەری چاوە ئێمە لە مناڵی بچووکە ئەڵێن لە مناڵێکی بچووکە ئاڵێن وەکو هیچ کێشەیەکی نەبێ ئەم مناڵە و کێشانی کە باسمان کرد هیچ کێشەیەکی نەبێ کە چوو بۆ چێکی ڕۆتینی 6 جارێ 3 جارێکە لای پزیشکی مناڵانەکە کێشێکی ئەوەیە بەڵام ئێمە باسی ئەومان کرد ئەم مناڵە ئەگەر هاتوو یەکێکە بوو لە عایلەکان باوکی دایکی خوشک و برای عینەکیە بوو چایان کەس بوو با لە 4 ساڵ 5 ساڵە پشکنینێکی چاوکە باسی بینی نەکەین لە 6 ساڵیشە ئۆتۆماتیکی ئەم مناڵە پشکنینێکا کە ئەچێتە مەکتەبی سەرەتایی ئەتە لە دوای 6 ساڵیەوە ئەچێتە بۆ یعنی سەر بە پزیشکی چاوە اینجا پشکین چاوەمە بێ بکەین بە دوونەوە بەشێکی یە بۆ بینین ئەمە باسی بینی نەکەین لێرا بەشی هەنێکیشی تریش هەیە لە چاوە مەسەن چاوی ئاوەکە چاوی ئەگزێتەوە چاوی سوورە بێ هەوکردنی حساسەتی بۆ ریفرمەسکی نەکراوەتەوە هەستیارەیەکی درێژخایانی هەیە ئەمانەش هەر کێشەی چاون بەڵام جای ئەکەینەوە بینین جیاوازە و ئەو کێشانی تر جیاوازە